ئەمڕۆ نزیکی کاژێر 2:30 بەیانی لێرە لە بەردەمی نەخۆشخانەی ڕۆژئاوای هەولێر شەڕ ڕوویداوە لە نێوان دوو خێزان کە خزمی یەکدیشن خاڵ و خوارزای یەکدین. ئەم دوو خێزانە لێرە شەڕەکەیان لەسەر شوێنی ئاوفرۆشتن بووە، هەردووکیان لێرە ئاویان فرۆشتووە، ویستویانە کە هەر یەکە ئەوەی دیکە بۆی چۆڵ بکات و بەتەنیا خۆی لێرە بمێنێتەوە. ئەوەی من قسەم لەگەڵ خێزانەکان کرد لە ئەنجامی ئەم ڕووداوەی کە ڕوویداوە 5 کەس بریندار بووە. شەڕەکە بە چەقۆ کراوە، هەروەها چەکیش تەقێنراوە، بەڵام هەموو بریندارەکان لە ئەنجامی چەقۆ بەرکەوتن بریندار بوونە. هاتن عربانەکان لێ هورد کردم و بەدە چەقولیان لەمەوە هەر چەقۆچان هەلیکوانی خۆ مژدایە بەس هاتم مندارم من نییە مندارم وش عالمە گوتم با مندارەکانی کوانە باڵۆخان با ئیشێ بکەن ئیلە لە سایە گوت کە نایەلم گوتی ئێرکوانی کڕیە حەددام ئێرکوانی کڕی نازانم چ هەم منداری خار من منداری خار من ناوەڵڵا هیچ مشکلم لەگەریان نەبووە. دوونێکە پێکەوە بوونێ لە بۆ گواستنەوە پێکەوە بووینە هیچ مشکلێمان نەبووە. هەر حەسابەنە ئەوان لەسەر نازانم ئەوانە ئاوی دەفرۆشن یان ئەوانە ئاوی دەفرۆشن یان ئەوانە بە چەقو لە خەرک دەدەن. بریندارەکان دوانیان لە یەک ماڵباتن کە ناویان توانە ئەحمەد هاوار و هەڵۆ تەڵعەت هاوارە کە بە گوتەی مامیان تەمەنیان 30 و 35 ساڵە. کەسی سێمیش لە بنەماڵەی دووەمە تەمەنی 25 ساڵە و ناوی یونس کاوەیە. خوارزای منن هاتن لە پێشەمە عەرەبانەی بینندانێن ئەمە وەختی خۆی ئەو جێم بە پارە کڕیا هاتن لە پێشەمە عەرەبانیدان ئەمەش گوتمان دابنێ دامنێ نابێن گوت بخۆتان لە شوێنێکەکە دابنێت ئەوە هەموو جێەوە 100 مەتریەوە لە یان بڕۆ لە دوایەوە مەدامن و لە پێشەمەدا ئەم بە خۆمان لێ بووینەوە خۆی شارەوانی ئەمەی دەرکرد ئەمە گەڕاینەوە ئێرە ئێستا پێویست دەکە یانە بۆ دەین لە پێشەمەدادەنی وەڵی دی ئەو عربانەکان هێنا بەیانی سعات 2:30 بوو. ینی ئەمڕۆ یەکەم ڕۆژ بوو مشکلەکە ڕوویدا ڕێکەم ڕۆژ بووە ئەو تەلەفۆنی بۆ برازایەکانی کردو وەرن شتێکی وا ڕوودا و برازایەکانی بەدەماچەیەکیان ئاسایشە بە ئاسایش على ئەساس تادیدمان دەکەوە 4-5 گولەی تەقاند و یەکیان بە چەقۆات و یەکیان سندوق سیارەی کردەوە و ویلسپانەی دەرینەوە لێ مامداتن. ئەوانەی کە بریندار بوونە لەو 5 کەسە سییانیان برینیان قورسەوە لە نەخۆشخانە خەوێنراون چەقۆکانیش یەکیان بەردەستی کەوتووە و ئەوانی دیکەش وەک ئەوەی کە من لەگەڵ بەرپرسانی نەخۆشخانەی ڕۆژئاوا قسەم کرد یەکیشیان بەرە سنگی کەوتووە ئەوەی دیکەش بەر کلیەکانی کەوتووە و ڕۆژی تەندروستی دوو لە بریندارەکان تاوکو ئێستا زۆر باش نییە بەڵام یەکیان ڕۆژی تەندروستی جێگیرە و لە نەخۆشخانە ماوەتنەوە بۆی نەشتەرگەری یان بۆ بکرێ ئەوەی پێویستە بۆیان ئەنجام بدرێ. هەروەها بە پێی گوتەی ئەوانەی کە شەڕەکە لە نێوانیاندا ڕوویداوە 6 کەس لەسەر ئەم ڕووداوە لە لای پۆلیس دەست بەسەر کراوە.